خۆزە لوئیسی تەمەن 16 ساڵ سەرەتا لە ڕێگەی فڕۆکە و پاشان بە پاسێک لە سنووری مەکسیک دەپەڕێتەوە و خۆی دەگەێنێتە ئەمریکا و لەگەڵ باوکو و دایکی یەک دەگرنەوە. گەشتەکەی ئەو لە ساراگۆرە و ئێکوادۆر دەستی پێکرد و وەک دەیان هەزار منداڵی دیکە دەستی کرد بە گەشتێکی پڕمەترسی بەبێ ئەوەی کەسی لەگەڵ بێ بۆ پاراستن و ڕێنماییکردنی. بینینی دایک و باوکم باشترین شت بوو کە ئەمڕۆ ڕوویدا بوو. ئەو تەمەنی 3 ساڵان بوو کاتێک دایک و باوکی لە ئێکوادۆر لە ماڵی باپیر و داپیرەی بەجێیان هێشت و کۆچیان کرد بۆ ئەمریکا. کاتێک دایک و باوکێک لەگەڵ منداڵەکەیدا یەک دەگرنەوە باشترین هەستێکە کە مرۆڤ هەی بێت، چونکە هەست بەو دڵخۆشیە دەکات کە تەنها لەگەڵ باوک و دایکیدا بۆی دروست دەبێت، چونکە ئەوانن کە ژیانتان پێدەبەخشن و ئەوانن کە پشتگیریت دەکەن بۆ ئەوەی بەرەو پێشەوە بڕۆیت. منداڵانی تەنیا و کەم تەمەنی کۆچبەر لە ئیستادا تاکە کەسێکن ڕێگەیان پێدەدرێت داوای پەنابەری بکەن لە ئەمریکا. لە سەرەتای ساڵەوە دەیان هەزار کەس لە سنووری ئەمریکا و مەکسیک پەڕیونەتەوە و زۆرێکیان دەڵێن لە تاوان و توند و تیژی هەڵهاتوون بە هیوای ژیانێکی سەلامەتتر و باشتر. منداڵان کاتێک سنوور دەبەزێنن زۆربیان خۆیان دەخەنە ناو چوارچێوەی یاسای سنوورەوە، دواتر لەلایەن کارمەندانی سەر سنوورەوە پرۆسەکەیان ئەنجام دەدرێت و دواتر ئەوان ئەرکی پاراستنی ئاسایش و سەلامەتی منداڵەکان دەگرنە ئەستۆ و ڕادەستی بەشی تەندروستی و خزمەتگوزاری مرۆیان دەکەن. کاربەدەستانی ئەمریکا ناچار کراون لەگەڵ منداڵەکاندا جیاواز لە گەورەکان هەڵس و کەوت بکەن. بەڕێوەبەرایەتی بایدن هەوڵی داوە بۆ ئەوەی منداڵەکان زیاتر لە 3 ڕۆژ لە کەمپی گەورەکاندا نەمێننەوە. لە ساڵی 1990دا دادگایەک هەبوو کە بلفلۆرۆس ناسراوە. ئەو لەبارەی ئەو منداڵانەوە بوو کە لەگەڵ گەورەکان لە کەمپی کۆچ و کۆچبەراندا دەست بەسەر کرابوون. دوای ئەوەی مناڵەکان بۆ ماوەیەکی درێژخایان لەوێ مابوونەوە ئەو دۆسەیەیان بۆ کرابەوە، چونکە لە بنەڕەتدا گونجاو نییە مناڵ لە زینداندا هەبێت. بەڕێوەبەرایەتی بایدن هەڵدەدا بنکەکانی پەناگەی پەنابەران فراوان بکاتە ئەو جێگەی کە بنکە سەربازیەکانی ئەمریکا و بنکەی کۆنگرەکان و هۆتێلەکان بکاتە شوێنی فریاکەوتن و هەتاوەکو ئیستەش بەڕێیان خستووە. سەرەڕای ئەوە شوێنەکانی قازانجنووس چاودێری گواستنەوەی بەخێوکردنی منداڵان دابین دەکەن تا ئەو کاتەی کە کارەکەیان جێبەجێ بێت و بگەڕێنەوە لای خێزانەکانیان. ئێمە دەتوانین ئەو خزمەتە بۆ مناڵان دابین بکەین، چونکە بەڕاستی باوەڕمان وایە هەموو منداڵێک شایانی شوێنێکی ئارام و خۆشیە، هیچ نەبێت هەتا ئەو کاتەی لەگەڵ خێزانەکانیان یەک دەگرنەوە. هەروەها هەندێک لە ئەمریکیەکان خۆبەخشانە وەک بە خوێوکەر گرنگی بەو منداڵە کۆچبەرانە دەدەن کە زۆربەیان تووشی زیانی جەستەی و دەرونی بوونەتەوە. دەنگی ئەمریکا لەم ڤیدیۆیەدا دەموچاوی ئەو دایک و باوکانە بۆ پاراستنی ناسنامەی منداڵەکان لێڵ دەکا. من فێر بووم کە یەکەم جار دێنە ناو ئەمریکا مۆدایەکیان دەدەمێت. تێگەیشتم کاتێک دێنە ژوورەوە زۆریان هاتۆتە سەر بۆ ئەوەی تێبگەن لێی و بیری لێ بکەنەوە. دوایەوەی کە گەشتینە ئێرە ئێمە دەیانبین بۆ بازاڕیکردن بۆ ئەوەی جلیان بۆ بکڕین، چونکە عادەتەن تەنیا جلێکیان هەیە لە ناو جانتاکەیاندا و هەندێشتی دیکە. بەڕێوەبەرایەتی ترامپ بە ئاماژەدان بە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕەچاوکردنی هەموو داواکاریەکان بۆ مافی پەنابەری ڕاگرتە بوو. بەڕێوەبەرایەتی بایدنیش هەمان ئەو سیاسەتەی هێشتووەتەوە بەڵام منداڵانی لێ دەرهێناوە. پاسەوانی سنوور ناتوانن هەموو منداڵەکان ڕابگرن، چونکە شوێن و کاتی تەواویان نییە بۆ منداڵەکان و تەنها دەبێت 72 کاتژمێر لەوێ بن. هۆکاری ئەوەی تەنیا 72 کاتژمێر دەتوانن ڕایان بگرن ئەوەیە کە کارمەندان و پاسەوانانی سەر سنوور ئیمکانیاتی ئەوەیان نییە منداڵان ماوەیەکی زۆرتر ڕابگرن. بۆ ئەوانەی کە ئەم پرۆسەیە تێدەپەڕێنن وەک خۆزە لوئیس دەرفەت و ئەگەرە نوێکان چاوەڕوانیان دەکا. خەونم ئەوەیە بخوێنم و ببمە ئابووری ناسێکی سەرکەوتوو و دەمەوێت لە بواری ئابووریدا بخوێنم.